سڵاوی خوای گەورەتان لێبێت. فیلمەکە بە دەرکەوتنی پزیشکێک بە ناوی ئێما دەست پێ دەکات. لەو کاتەی دەزانێت یەکێک لە نەخۆشەکانی لە نەخۆشخانە نەماوە لە هاوڕێکانی هەواڵی دەپرسێت، بەڵام هیچ سەرەداوێکی دەست ناکەوێت. دوای کەمێک یەکێک لە کارمەندەکان دەڵێت نەخۆشەکە مردووە. لەو لایشەوە کارمەندی بەشی هێشتنەوەی مردوەکان دەڵێت هێشتا تەرمی ئەو کەسیان وەرنەگرتووە. ئێمە داوا لە هەمویان دەکات بە دوای ئەو نەخۆشەدا بگەڕێن، خۆشی دەچێتە دەرەوە تاوەکو جگەرەیەک بکێشێت. لەو کاتە ئەمبوڵانسێک دەبینێت کە نەخۆشخانە بەجێ هێڵێت. گومانی لێ دەکات بۆیە دوای دەکەوێت. دوجار دەگەنە تاقیگەیەکی نهێنی. بەو پڕی وریاییەوە دەچێتە ژوورەوە بۆی دەردەکەوێت کە ئەوان نەخۆشەکەی بۆ ژوورێک ئەبن. چەند ساتێک دواتر لەگەڵ یەکێک لە کارمەندەکانی ئەو شوێنە بە ناوی ڕابین گفتوگویان دەست پێ دەکات. ئەویش داوا دەکات نەخۆشەکەی پێ بدەنەوە. کاتێک ئەم دوانە ئەبێتە شەڕە قسەیان بەڕێوبەری تاقیگەکە کە مارگۆری ناوە قسەکانیان دەبڕێت و دەڵێت لەسەر پرۆژێک تاقیکردنەوە دەکەن بۆ سەلماندنی بوونی ڕۆح وەک مادەیەک کە بتوانرێت ببینرێت و لێکۆڵێنەوەی لەسەر بکرێت. مارگۆری لەو باوەڕەدایە کە ڕۆح بوونێکی مادیە کە دەتوانرێت وەک ئەندامەکانی تری جەستەی مرۆڤ لی جیا بکرێتەوە. دوای خستنە ڕووی تەواوی پرۆژەکەیان زانیاری زیاتر و وردەکاری ئاڵۆزی ژووری تاقیکردنەوەکەی بۆ دەخەنە ڕوو. ئەو دەڵێت ژوورەکە خاوەنی تایبەتمەندی کوانتەمیە کە لە ڕێگەیەوە دەتوانن هەر وزەیە کە لە ژوورەکەدا ببینن پێوانەی بکەن. تەنانەت ڕێگە لە چوونە ژوورە و هاتنە دەرەوەی هەر مادەیەکی وەک ڕووناکی و هەواش دەگرێت. دوای کەمێکی تر مارگۆری داوا لە ئێمە دەکات پشگیریان بکات تاوەکو گریمانەی خۆیان بسەلمێنن. لەگەڵ هەموو گومانەکانی بۆ پرۆژەکە دوجار ئێمە داواکەیان قبول دەکات. دوای کەمێکی تر ئالیس نەخۆشەکە دێنێت، ئەویش لە کاتێکدا بارودۆخی زۆر خراپە و لە سەرمەرگدایە. ئێمە داوا دەکات هەرچی زووە بابی گوازنەوە بۆ ژووری چاودێری چڕ، بەڵام مارگۆری دەڵێت بە پێی راپۆرتە پزیشکەکەی دەمرێت. دوجار داوا لە ئێمە دەکات تاوەکو تاقیکردنەوەکەیان لەسەر ئەو نەخۆشە دەست پێ بکەن. بۆ ڕازیکردنی ئێمە پێی دەڵێت مردنی نەخۆشەکەی لەم تاقیگەیە گرنگیەکی زۆری دەبێت تاوەکو لە نەخۆشخانە بمرێت. دوای ڕازیبوونی ئێمە نەخۆشەکە دەگوازرێتەوە بۆ ژوورە تایبەتیەکە. لەگەڵ دەستپێکی تاقیکردنەوەکە تیمێکی لێکۆڵێنەوە لە پشتی پەنجەرەیەکی شوشەی گەورەوە بینەری بارودۆخی نەخۆشەکە دەبن. دوای ماوەیەک بارودۆخی تەندروستی پیاوەپیرەکە خراپتر دەبێت. هەمووان دەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە تاوەکو شیکاری پرۆسەی مردن لە نزیکەوە ئەنجام بدەن. وا دیارە ئێمە بێتاقەتی نەخۆشەکەیەتی کە لە پێش چاوی بەبێ ئەوەی هیچی لەدەست بێت گیان ئەدات، بۆیە ناچار تەنها قۆناغەکانی مردنی ئەبینێت. ئەو پیاوەپیرە دوای مشتومڕ لەگەڵ مەرگدا دوجار دەمرێت. دوای کەمێکی تر ئێمە ڕۆحی نەخۆشەکە لە ناو ژوورە کوانتمێکە ئەبینێت بە جۆرێک کە سەرگردانە و زیندان کراوە. ئێمە هەوڵەدات ئەو وێنانی بەرچاوی دەکەوێت بۆ ئەوانی تری باس بکات، بەڵام جگە لە ئەو هیچ کەسێکی تر ناتوانێت ئەو ڕۆحە ببینێت. هەر لەو کاتە بۆ دەزانن کە هێزێکیش دەیەوێت بچێتە ژوورەکەەوە. لە کاتێکدا هەمویان نازان چی ڕوئەدات کەچی ئێمە لە پشتی پەنجەرەکەوە لەو ڕۆحە دەڕوانێت کە لە هەوڵدایە ڕێگەیەک بدۆزێتەوە لەو شوێنە خۆی ڕزگار بکات. تەنانەت ڕۆحەکە داوای یارمەتیشی لێ دەکات، ئەمەش هەستێکی ناخۆشی لا دروست دەکات. ئێمە چیتر ناتوانێت بەرگەی ئەم تاقیکردنەوەی بگرێت، خێرا سەرچاوی وزەی کارەبای تاقیگەکە دەبڕێت، بۆیە دەرگای ژوورەکە دەکرێتەوە. دوجار ڕۆحی پیاوەپیرەکە بەرەو ئاڕاسی ڕووناکی سەرەوەی خۆی دەکەوێتە جوڵە و ڕزگاری دەبێت. دوای ئەوەی کاتێک وزەی کارەبا دەگەڕێتەوە بۆ تاقیگەکە، ڕابین و دەن هەستێکی نامۆ جەستەیان داگیر دەکات. دەن بە هەستێکی شەیتانی ناوی دەنێت. مارگۆری پێی خۆشە خۆشی ئەم هەستە ئەزمون بکات، بۆیە فەرمان ئەکات بە ڕابین کە دەرگای ژوورەکە بکاتەوە. پێشکردنەوەی دەرگاکە ڕابین بە ئێمە دەڵێت لەو ژوورە شتێک دەبینێت یان نا. کاتێک ئێمە سەیری ژوورەکە ئەکات باوەڕ بەو شتانە ناکات کە بە چاوی خۆی ئەبینێت. بینەری ناڵەی ڕۆحگەلێکی ترسناک لەگەڵ کچێکی ترسناک و منداڵێک لە باوەشیدا دەبێت. ئەو کچە داوا لە ئێمە دەکات
کە بێدەنگ بێت و بوونی ئەوان ئاشکرا نەکات. ئێماش بە گوێی دەکات بوونی هەر شتێک لەو ژوورە ڕەت ئەکاتەوە تاوەکو ڕابین دەرگاکە بکاتەوە و بە چاوی خۆی بینەری ڕووداوەکانی تر بێت کە چاوەڕوانە ڕوو بدات. فیلمەکەیش لێرە کۆتایی دێت.